دژ بە سستی بەڕێوەچوونی شوکارەکانی ڕێکخراوی تیکای تورکی لە نۆژەنکردنەوەی دوکانەکانیان دوکاندارانی قەیسەریەکە لە بەردەم بازاری قەیسەری شاری کەرکووک گرت بوونەوەیەکی ناڕەزایان ئەنجامدا و هەڕەشەی مانگرتن و خۆپیشاندان دەکەن. ئێمە وەکو دوکاندارەکان داوا ئەکەین لە حکوومەتی کەرکووک ئەم قەیسەریەمان ئێمە داعمی شەریکەی تیکا ئەکەین بۆ چاکردنەوەی بازارەکە بەو مەرجەی دەستیمان پێ نەکا. وەک دوکاندارەکان داوای تەعویز ئەکەین ئیستا محافز 32 ملیار دیناری لەبەردەستایە. سێەم ئەگەر بۆمان چاک نەکەنەوە ئەوە ناچاری خۆپیشاندانە بین. لە مانگی ڕابردوو بە هۆکارێکی نادیار سەرجەم دوکانەکانی بازاری قەیسەری شاری کەرکووکە ژمارەیان 365 دوکان بوو سووتە. دوکاندارەکانیش نیگەرانن لە ئیشوکارەکانی ئەو ڕێکخراوە و داوا دەکەن هەرچی زووە نۆژەنکردنەوەکە تەواو بکەن تاکو بتوانن دەست بە ئیشوکارەکانیان بکەن. وا سێرمان کرد کارەکانی قەیسەری و نۆژەنکردنەوەی قەیسەری زۆر تاخیر بووە، یعنی وا مانگێک بەسەری سوتانەکەیان ڕۆشت تەنها پاشان کردوتەوە لەگەڵ نەقاریان کردووە. هەموو ڕۆژ ئەڵێن ئەمڕۆ بەیانی ئێمەش ئەم شتە قبوڵ ناکەین. ئەوان وعدیان پێماندا کەوا لە مانگونیوێکە لە خۆی 35 ڕۆژ وتیان ئاخر شت 45 ڕۆژ بۆتان تعمیرەکەین و تەسلیمی دەستانیانەکەین. ئەوە مانگێک بەسەرا چووە تەنها پاکردنەوەیان کردووە. قەولیەمیاندا تقریبا 45 ڕۆژیان بۆدان تعمیر تەواوەکەین. هێشتا مانگێکە نەقاریتەوەنەوە هێشتا. یعنی ئیشەکە ناڕوە 5-6 عەمەلامە ئیش ناکرێن لەم قەیسەریە گەورەیە. ئیشەکە هێشتاوە خۆی وایە حسابکە هیچ نەکراوە. هەر نەقارەکەیەتی و تەوا نەقارەکەش تەوا نەبوو. یعنی بگرە هەنە پیسیشی تێماوە. ئەگەر نەیکەن خۆمان نەیکەین با خۆمان تعمیرەکەین کاکە. ئەمان بیکەن ساڵ تریش تەواو نابێت. ئەگەر ئەوە بیکا ساڵ تریش تەواو نابێت من وەریگرێ. خەرابەکە هیچ. ئەویش هەروە ماوە جارێ. دوو مانگ بە سەر سووتانی بازاری قەیسەری کەرکووک تێپەڕ دەبێت. بەڵام تا ئێستا دۆسیەکە یەکلایی نەکراوەتەوە و هۆکاری سەرەکی پشت ڕووداوەکە ئاشکرا نەکراوە. ئەمەش گومانەکانی لەسەر ئەو ڕووداوە زیاتر کردووە لە پاڵ داواکاری ئاشکراکردنی هۆکاری سووتانی قەیسەریەکە و بە سزاگەیاندنی تاوانباران کاسبکاران داوای قەرەبوو دەکەن کە بە سەدان ملیۆن دینار دەخەمڵێنرێت.